دەچمەوە سۆران و لای ئازاد سڵاوت لێبێت پێشتر پرسیارم کرد گوێت لە دەنگم نەبوو پامنێرەمان ئاماژە بۆ دەکەن لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان تا ڕادەیەک پرۆسەکە بەلێڵی و بە ناشەفافی بەڕێوە دەچێت لە سۆران پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت. بەڵێ کارزان دووبارە سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە دەنگدانی تایبەت لە قەزای سۆران بەردەوامی هەیە و کاتژمێر 7:30 کەوا ئەو بنکەی من ئێستا لێمە دەنگدانی تایبەت لێرە بەڕێوە چووە چەند نزیکەی نیو سعات لەم بنکەیە دەنگدان دوا خرابووە وە لە ئێستاداکێک لە وێزگەکانی ئەم بنکەیە کەوا قوتابخانەی دیلمانە لە کار کەوتووە و سندوقی دەنگدانیان کار ناکاتن ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا پرۆسەکە بە قاوتر بەڕێوە بچێتن و دەنگدەرانی ئەو وێزگەیەک بەسەر وێزگەکانی تردا دابەش کراون. لە ئێستادا قەڵەباڵغێکی زۆر لێرانە بەدیەکرێتن ئەمە بۆتە گرفت بۆ ئەوەی کەوا دەنگدانی تایبەت لێرە قەڵەباڵغی تێبکەوێەوە بڵین کۆسب بۆ دەنگدەران دروست بکاتن. ئەمە ئاماژە بۆ بدەم بڵین لەم شوێنە خڕوقات کراوە کەوا ئەوەی کاندیدەکان پۆستەری کاندیدەکان بەسەر دەنگدەرانی تایبەتدا دابەش کراوە هەروەهامەوێ ئاماژەش بۆ بدەم کەوا لە دەنگدانی تایبەتدا ڕیزبەندی کۆمەڵی ئیسلامی لە 4مدایە کەوا بۆ دەنگدانی تایبەت لە ڕیزبەندی 4مدایە ئەمەوێتن چەند دەنگدەرێک لێرە وەربگرم کەوا لێرانە ئامادەن بزان دەنگدان چۆن بەڕێوەچێ و کۆسپ و کۆسپەکان چین لە بەردەمی ئەواندا بەڵێ سڵاوت لەبێتن پرۆسەکە چۆن بەڕێوەچێتن ئەگەر قسەم بۆ بکەی چ گرفت هەیە بۆ دەنگدەران. وەڵا هیچ گرفتێک نییە دەنجدا لە ژۆری شەکان زۆر باشی بەڕێواتن بەس ئەوەندێ لێران ئەمڕۆکی زیام دروست بووە بە سەویشی سنی هەر یەک دەرگا وەگەردوو دەرگا بە زۆر باش ویشەکە بە باشتر بەڕێوەچوو لە ژۆرەوە یەکێک لە وێزگەکان وەستاوە ئەمە بۆتە گرفت بۆ دەنگدەران ئێوە داواکاری چتان هەیە لە ڕاستە وەستاوە بەڵام هەیە ینی پەنجەموری ناخوێنێتەوە هەیە کاردەکەی ناخوێنێتەوە لەبەرەوەی کێشەکە دروست بەکەن هیچ کێشەیە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ کارزان دیارە لە ژوورەوە پەنجەمۆر گرفتی هەیە و هەروەها بەشێک لە کارتەکان ناخوێنێتەوە ئەمەش وای کردووەکەوە پرۆسەکە لەم بنکەیە بە سستەی بەرەوە بچێتن. ئازاد هەوڵدا زانیاری زیاتر کۆبکەوە لەسەر چۆنەتی بەڕێوەچوونی پرۆسەکە چونکە لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە دەرەوەی بنکەکانی دەنگدان و لە دەرەوەی حرەمی ناوشوێنی دەنگدانەوە کارتەکانیان لێوەردەگیرێت ئەوەی کە بەدی دەکرێت ئەم دەنگدەرە تایبەتانەی لای تۆ ئەگەر زانیاری دەستکەوت بێ لای لیان وەردەگیرێت یاخود لە کاتی دەنگدان و لەسەر جیهازی ئەلکترۆنی دەنگدانەکە کارتەکان لێوەردەگیرێت.